کونجی یەکێکە لەو بەرووبوومە کشت و کاڵیانەی جیاواز لە بەرهەمەکانی تر پێویستی بەکاری هەرەوەزی دەبێت. جەبار محەممەد کە جوتیارێکی ناوچەی گەرمەسێرە ئەو خۆی و خێزانەکەی پێکەوە سەرقاڵی کاری پاکردنەوە و چنینەوەی بەرهەمی کونجین بە خۆشحاڵیەوە باز لە کارەکان دەکەن چونکە بەرهەمی باشیان هەبووە. زۆری خەسارەوێت ئەمە ئەم چەند ساڵە لەخوا بەزیای بێ ئەم مەتەقە و ئەم دێ و ئەم بەرە خێرە چاکیە لە لای کونجیە و لە لای هەموو شتێکۆ کونجی زۆر چاکە ماشەڵڵا ئیمزان ئەمە کردمانە ئەو پەڕی ڕێژیەیە بەس بەڵام مەسروفی زۆرە مەسروفی زۆرە و زۆری تێچێت و دواسە حکومت لێ ماوەەر ناگرێت و حکومت وەکاری نایێت و معمل مەگەر معملێک شتێک بێت ئەوش و هەرزان لێمانەکرێت و وەک سەیران وایە لامانەیە پێرەکە لەوەیە دوانزە سیانزە نەفەر بمانە معیشەتیایەکەین و ئەوەی نەماڵەدی پاکەکەین و بەس مەسروفی فرەتیایەکەین و هیلاکەوین و بەرهەمەکەی تێرینە ناو و منشاتنە هاوکاریانکەین وەک یەک گشتمانەوە خڕێ هاوکاریکەین و بینەوەی ڕەماڕ و لە گەرمەسێر و گەرمیان بەهۆی نەبوونی کارگەیەکی تایبەت بە وەرگرتنی بەرووبوومی کونجی و نەبوونی هاوکاریەکانی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوە ئاویەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وای کردووە کە جوتیارانی گەرمەسێر وەک پێویست کونجی نەچێنن. هیچ کارگەیەک نییە لە سنوورەکەمان کە کونجی لە خەڵک وەربگرێت و ئەو کونجێ بکاتە ڕۆن کە سوودی لێ وەربگرێ. خاڵێکی تریش ئەوەیە ئێمە وەکو کشتوکاڵ چاوەڕێی دەستی حکوومەتی هەرێمین وەزارەتی کشتوکاڵین کە دامی ئەو جوتیارانە بکە کە کونجی ئەکەن هەرچەند پێویستی زۆر بە ئاو نییە بەڵام دامی تری ئەوێ مەسەرەن بەرهەمەکانیان لێ وەربگیرێتەوە بازارکردن بۆیان بکرێ یاکو شتی کیمیایی ئەوانیان بدرێتێ ئەوەی کە پێویستەکە بۆ کونجی. گەرمەسێر و دەشتی بنکورە بەهۆی بەپیتی خاکەکەی و لەباری کەش و هەواکەی بۆ بەرهەمێنانی بەرووبوومە کشت و کاڵیە جۆرە و جۆرەکان وای کردووە ساڵانە بە هەزاران تۆن بەرهەمی جۆرە و جۆر بەرهەم بهێنرێت لە دوای گەنم و جۆ و برنج. کونجی یەکێکە لەو بەرووبوومانەی کە ساڵانە بە سەدان تۆن بەرهەمی دەبێت. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، دەشتی بنکورە.